بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێت بینەرانی ئازیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە بەرنامەی گفتوگوی ئەم شەودا قسەکردنە لەسەر چارەنووسی مانگرتوانی سزادراو لە نێوان یاسا و بڕیاری ئەنجومەنی دادوەریدا. دیارە زیاتر لە 15 ڕۆژە 5 لە سزادراوانی گرتوخانەی چاکسازی گەورانی سلێمانی مانگرتنی خۆیان ڕاگەیاندووە بەهۆی ئەوەی کە بەربوون بە مەرج واتە ئەفراد شەرتی لە ئێستادا بەپێی یاسا دەیانگرێتەوە، بەڵام ئەم مافەیان لێ زەوت کراوە. بۆیە لەم بەرنامە گفتوگویەدا تایبەت لەسەر ئەمە قسە دەکەین بە میوانداری زۆر بەڕێز پەیمان عەزەدین پارێزەر، واروها بەڕێز کاک فەرات قادر لێپرسراوی ڕاگەیاندنی گرتوخانەی چاکسازی گەورانی سلێمانی. دیارە مانگرتنە هەولێریشی گرتووەتەوە لە ئێستادا، پەرلەمانتاران لەسەر خەتن، بەڵام دەمانوێت زیاتر گفتوگۆ لەسەرم تەوەرە بکەین چارەنووسیان چی لێ دێت. پێمان خان زۆر سپاس بەوە دەرفەتە بە لە جەنابتەوە دەست پێ بکەم. دیارەمە بە بڕیارێکی ئەنجومەنی دادوەری ڕاگیراوە، هەرچەندە باز لەوە دەکرێن بڕیارە زارەکیە. چۆن ئەم بڕیار هەڵدەوەشێنرێتەوە لە کاتێک تەنها زارەکیش بووە، ڕەنگە فەرمانێکی فەرمینیە لەسەر نووسراو هاتبێت؟ بەڵێ زۆر سپاس کاک جەلال. لە ڕاستیە بابەتی ئفراد شەرتی ئەوەی کە کێ بگرێتەوە یا کێ نەگرێتەوە بابەتێکە کە قانون دەستنیشانی ئەکات، واتە شتێک نییە بە مەزاجی شەخصی یا خۆت دادوەریەک یا حتا ئەنجومەنی دادوەریش بە بڕیارێکی جیا و پێچەوانەی قانونەکەی کە هەیە بڕیارێک دەربکەن لەگەڵ ئەوەی کە بڕیار نییە بەقەدەر ئەوی کە ڕاستی بکەینەوە کە قەرارێکی تەمیزی هەیە بەوەی کە ڕەتکردنەوەی ئەو داوای ئفراد شەرتیانەی کە گرتووان زیندانیان پێشکەشی ئەکەن. بۆیە ئەوەی کە ئێستا هەیە، ینی ئەوەی کە ئەگەر پرسیارەکەی جەنابەت بۆ ئەو بێت کە ئەو قەرارە تەمیزیە چۆن هەڵەوەشێنرێتەوە بۆ ئەوەی ئەمانە بیانگرێتەوە پێویستت بە هەڵوەشانەوەی قەرارێکی تەمیزی نییە. بڕیارەکەی ئەنجومەنی دادوەری پێویستە بەوەژ نییە، لەبەر ئەوەی قەراری تەمیزی بۆ هەر بابەتێک، بۆ هەر ئەوراقێک، بۆ هەر قەرارێک ئەو دادوەرە بەڕێزانەی کە لە دادگای تەمیزن و قەراری تەمیزی پێدەر ئەکەن بۆ ئەوەی کە ئیتر با بڵێن پلەی کۆتایی وەربگرێ حکومەکە، ئەوانە بۆ هەر واقعەیەک و بۆ هەر دۆسەیەک و بۆ هەر ئەوراقێک بە تایبەت قەرارێک دەرئەکەن. ڕاستە لە هەنێ حاڵەتە قەراری تەمیزی ئەبێت بە پێشینەی دادوەری، ئەبێ بە پێشینەیەک بۆ ئەوەی کە دادگا هەندێک جار چاوی لێ بکە ئەگەر قانونێکی سەریح لەبەردەمیانە بوو، بەڵام قەراری تەمیزی نابێتە قانون و جێگای قانون ناگرێتەوە و مەرج نییە قەراری تەمیزی بۆ نمونە بۆ حکمی سین بەسەر هەموو ساد و ئەلف و با و یا و دالەکانیشە جێبەجێ بێ. بەڵێ ینی چونکە قەراری تەمیزی بۆ خۆی ئەبێ وەکوتم بۆ هەر بارودۆخ و ظروفی تاوانێک لە بارودۆخ و ظروفی تاوانێکی ترجیایە ئەگەر هەمان مادەشیان بەسەرا جێبەجێ ببێ. بۆیە ئەمە ناکرێت و نابێت کە ببێ بە قیاس هەموو حکومەکانی تر لەسەر قەراری تەمیزی بێ لە کاتێکە قەرارە تەمیزیەکە خۆی پێشێلکردنی قانونێکی سەریحە. چونکە ئەمە دیارە مادام وەک جەنابەت باس کرد دەکرێت دۆسیەیەکی تایبەت لە ناو مادە تیرۆرەکانە تایبەتمەندی بۆ دەربکرێت کە نەیگرێتەوە. بەڵێ ئەکرێت وەکو هەر مادەیەکی تر، وەکو هەر مادەیەکی قانونی تر. بە نمونە دزی ئفراد شەرتی ئەیگرێتەوە ئەگەر دووبارە نەبێت، جارێکی کە لە ئیستیسناکانی ئفراد شەرتیان نەبێ، بەڵام ڕەنگە هەر لە بارودۆخی دزیەکی دیاری کراوە ئەنجومەنی دادوەری ڕەیان وابێت کە ئەمە باشترە نەیگرێتەوە. ینی بەڵام ئەمە نابێت وەکو وتم ئەسڵی قانونەکە کە تیرۆری نەخستۆتە ناو ئیستیسناکانەوە و ئیستیسنانیە لە ئفراد شەرتی بیگرێتەوە و بکرێ بە حاڵەتێکی عام و ببێ بە ئیستیسنا بە قەراری تەمیزی. زۆر باشە. بینەرانی عزیز بە تایبەتی ئەوانی کە ئەگەر لە ناو گرتوخانەکان و دەتوانن پەیوەندی بکەن یاخود کەسوکاری ئەوانەی کە سزا دراون و دەبوو ئێستا بە پێی ئفراد شەرتی یا بەربوون بە مەرج لە ماڵەوە بوونێ دەتوانن لە کاتێکی دیاریکراوی بەرنامەکەدا کە تەرخانمان کردووە لە ڕێگە و ژمارە تەلەفۆنانەی کە ئەو کات دێنە سەر شاشەی پێیان پەیوەندی بکەن و ڕاوسرنج و داواکاری خۆتان بخەنە ڕوو. دەچمە لای بەڕێز کاک فەرات قادر لێپرسراوی ڕاگەیاندنی چاکسازی گەورانی سلێمانی. کاک فەرات زۆر سپاس بەوە. زۆر سپاس بۆ ئێوە. ئێستا زۆر سپاس. ئەگەر باس لەوە بکەین چەند سزادراومانیان گرتووە باری تەندروستی دەرونی هەم ئەوانەی و هەم ئەوانەی دیکەشی کە ڕەنگە لە چەند ڕۆژانی داهاتوو یا مانکانی داهاتووە ئیدی دەبێوانیش بەربن بە پێی ئفراد شەرتی دۆخیان چۆنە. بەڵێ جارێک تر سپاس بۆ ئێوە بۆ بەرنامەکەتان بە خێراتنی خوشکی عزیزم خات و پەیمانی ژەکەم. ئەوەی کە زۆر بەداخەوە ئەوەیە کە
ئەم 5 کەسێک کە ئێسەمانیان گرتو ئەمانە 9 مانگە دەبوو بەربوونی ئازادکردنی بە مەرج بیان گرتایەتەوە کە بەداخەوە 12 ساڵە ئەوان لە چاکسازی گەورانن و یەکێکن لەو 5 سزادراوانەی کە باشترینەکانن کە چاکسازەکانن کە خەڵکانێکن لە ماوەی ئەم 12 ساڵەیە بۆ جارێکیش با بڵێن هیچ هەڵەیەکیان نەکردووە تەنانەت مەحجەرێکیشیان هەبێت و ئەم کەسانە بەداخەوە 9 مانگ لەمە پێش دەبوو بەربوونی بەمەرجیان بۆ بکرێت کێشەکەی ئەمان دوور و نزیک لەگەڵ وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی نیە کێشەکەی ئەمان لەگەڵ دادگا و وەزارەتی دادا بەداخەوە یاسایەک ڕێگری نییە لەوەی کە ئەم کەسانە ئازادبوونی بەمەرج نەیگرێتەوە و ئێمە لای خۆمانە وەک چاسازی گەوران وەک لیژنە و بەشی کۆمەڵایەتی و ئەو بەڕێزانەی کە لە لیژنەکەیان بۆی کە بۆ ئازادکردنی بەمەرج بۆ هەر سزادراوێک بەرزکەنەوە تا ئێستا چەند جارێک بەرزکراوەتەوە و بەداخەوە ئەوەی کە لایەنە یاسایەکەیە کە بۆیان جێبەجێ ناکات لە ئێستایان 5 کەسە بەداخەوە کەم تا زۆر باری تەندروستیان زۆر جێگیر نییە بڵێ زۆر جێگیرە بەڵام بەسپاسەوە بە بەڕێز بەڕێبەری چاکسازی گەوران وە هەر لە وەزیرەوە تا خوارەوە بەوردی داواکراوە کە چاودێری باری تەندروستیان بین و بە بەردەوامی تیمی پزیشکی خۆمان بنکەی تەندروستی خۆمان چاودێری باری تەندروستیانەکەن و ئاگامان لە تەندروستیانە بەڵام هەموو لای گەزانین ئەگەر بەم شوەیە بەردەوام بێ لەوانەیە کاردانەوەی تێ بکەوێت ومێ دەکەین شەڵا نەگاتە ئەوەوە گرفتەکە لەوایە لە ڕۆژانی داهاتووشە کەسانی کە هەندیسان ئەو ئیفراج ئازادکردن بە مەرجە دەیانگرێتەوە و ئەوانش دێنە پاڵ ئەمان چونکە ئێستا لە چاوەڕوانی ئەویان بۆ نمونە لە 20 ڕۆژی داهاتووە چەند کەسێکی تر هەمان ئازادکردنی بە مەرج دەیانگرێتەوە ئەوانش ئەو کات چەند ساڵێکە وەک چۆن ئەڵێن هەموو کاتێ ڕۆژوو کە بە ڕۆژوە بیت 5 دقی ئەخیری بەربنگ هەتاو نابێ کاتی چاوەڕی بانەکەی ئەمانش دقە ئەژمێرن بۆی ڕۆژی ئازادبوونەکەیان بێت 12 ساڵ ئەم کەسە بۆ جارێک هەڵەیەکی نەکردووە لەبەرەوەی کە هاتە سەرکاتی بەربوون بە مەرجەکەی ئازادکردنی بە مەرجەکەی لانی کەم ئەو 3 ساڵی کە ماوێتی بچێتەوە ناو کە سوکار و خێزانەکەی و لە ناو کە سوکار و خێزانەکەی ژیانەکە بزۆر بەڵام ئێستا 9 مانگ چاوەڕوانی کا زۆر سەختە زۆر باشە پێمان هەر دیارە ئازادبوون بە مەرج مەرجی لە چاکسازبوون هایەتی ئەمەش بەو راپۆرتی دەکرێت کە چاکسازی گەورانی سلێمانی بە یاخود هەولێر بەرزی دەکاتەوە بۆ دادگا لەوەی کە راپۆرتی خۆی دەنووسێت تا چەند ئەم کەسە چاکسازیەکەی گرتووەتەوە شیاوی ئەوەیە بگەڕێتەوە ناو کۆمەلگاوە دیارە یاسای تیرۆریش لەو ئستثنانەیە نییە کە ئازادبوون بە مەرج نەیگرێتەوە کاتە چه بەهایەک دەمێنێت بۆ راپۆرتەکانی ئێوە ئەگەر بە زارەکی و بە تەلەفۆنێکی ئەنجومەنی دادوەریان بڕیارە ڕاگیرا بێت گرفتەکە لەوە ڕاگرتنەکەی بە یاسا نەبووە یا پرۆژە یاسای بۆ دەرنەکراوە نە لەلایەن پەرلەمان نە لەلایەن وەزارەتی داد ئەو کات کە لە ساڵی 2017 ئەو وەک شەڕە نەخوازراوانەی داعش لە ناوچەکەیە هەبوو تەنها لە شێوە زارەکیە کە ئەم بڕیارە ڕایگیراوە و لە هەرێمە کاری پێناکرێ و بەداخەوە بینیشمانەوە لە ئەمڕۆ دوێنەوە هەولێریش کەوتەوە ناو سزادراوانی هەولێریش دەستیان کرد بە مانگرتن ئەگەر مانگرتنەکەیان ناحەق بووە ئەمەش دەمانوت ئەمە کێشەیەکە و تۆ سزایەکت کردووە لە بەرامبەر سزایە کات تاوانەکەی باجەکەی دەدەی دەبێ حکومی خۆت تاوکەی بەڵام ئەم کەسانە ئێستا لە کەسە چاکسازەکانن و چەند جارێک بۆیان بەرزکراوەوە ومێ دەکەم وەزارەتی داد بە وردی بێتە سەرخەت بۆ ئەمانە چکەمانە خەڵکانێکن بەڕاستی شایی ئەوەن بچنەوە ناو کۆمەلگا و هەمووشیان خێزاندارن ئەمە کێشەکەیە تۆ 12 ساڵە مناڵێکت لە مناڵ بووە تۆ ئێستا گەورەیە خێزانێک چاوەڕوانی ئەم گەورەی خێزانن تەنانەت هەندێکیانەیە لەوێ فێری پیشەی زۆر باش بووە و کاری باشەکات بەڵام ئێستا مانی گرتووە گۆشەگیرە لە کارەکەشی بووە خێزانەکەشی چاوەڕی دەستی ئەم بوون و لاوانێ هاوکاریان کات ئەگ مۆزوعێکەیە کە زۆر جار باز لە تیرۆر دەکرێت پێمان خان لەوەی کە لەگەڵ هاتنی داعش و ئەمانە زۆر باز لە جارێکتر سەرەڵدانەوەی تیرۆر یا بەهێزکردنی یاسا تیرۆریەکان یا توندکردنەوەی ئەم یاسایە دەکرێت ئێستا چەند بەڵگەنامێک لە بەردەستی مندا هەن لەوەی کە لە 2015 2016 2017 خەڵکانێک بە ئیفراج بوون یا بە ئازادبوون بە مەرج گرتوونیەتەوە لە دادگاکانی هەرێمی کوردستانە کە دیارە 2015 و 16 و 17 بینیمان کە کۆتاییەکانی داعش بوو ترس لە چی هەیە لەوەی کە تۆ گەر بێتەوە مادەی کەسێک بە سزای تیرۆر 12 ساڵەوە کاکفەرات ئاماژەی پێکرد سزاکەی تەواو بۆ 3 ساڵی ماوە ئەگەر بە 12 ساڵیش بەتەکید چاکساز نەبوو بێ بۆ 3 ساڵەش نابێت چه پاساوێک هەیە لەوەی کە تۆ ڕای بگریت لە چاکسازیەکاندا کاک جەلال خۆی ئەسڵ ئەوەیە نابێ هیچ پاساوێکە بێت یعنی ئێمە کە وەختێک باسی ئەوەکەین چ پاساوێک هەیە یاخود ترس چییە کاتێک
قانونێک دەرئەچێ بۆ هەر شتێک ئەگەر ئێمە قانونی بەرەنگاربوونەوەی تیرۆر بە نمونە وەربگرین ئەبێ هەموو ئەو ترسانەی هەیە لەناو قانونەکەی جێ بێتەوە واتە ناکرێت تۆ قانون بە شێوەیەک دەربکەی لە دوای ئەوەشەوە ترسەکانی خۆشت بهێڵیتەوە ئەزانی وەکوچیە وەکو ئەوەیە کە بۆ نمونە تۆ یاسای کاری ڕۆژنامە نووسی دەرئەکەیت یاخود یاسای ڕێخستنی خۆپیشاندانەکان دەرئەکەی یاساکە و هەموو شتەکانی ڕێکخستووە بەس دوایی ئەڵێ لەبەر ئەوەی من مەترسیم هەیە خۆپیشاندانەکان وابێ قەرارێکی تایبەتی بۆ دەرئەکەم کەواتە لێرە لە ئەساسا حکمەتی قانون چی بوو یعنی ئێمە لە زۆر شوێنەوە پێشێلکاری قانون ئەبینین لە هەرێمی کوردستانە بەڵام کاتێک کە ئەگاتە سەر ئەوەی کە ئەنجومەنی دادوەری بۆ خۆی و دادگاکان پێشێلی قانون بکەن و اعتیبار بۆ قانونانە نەکەن کە لە هەرێمی کوردستانە هەیە ئەمە ئیتر کارەساتێکی قانونی زۆر گەورەیە کە ڕوبەڕووی ئەبینەوە ئەسڵ وایە ئەگەر بینەوە سەر ناوەڕۆکی ئەو بابەتە ئەسڵ وایە تۆ هەر مەترسیەکت هەیە بۆ نمونە ترست هەیە لەوەی کە ئەوەی کە لەناو ئەم یاسایە جێ ئەبێتەوە بەم یاسایە حکم ئەدرێ بەرینەی هەتا دواساتەکانی حکومەکەی تەواو ئەکات چۆن تیرۆر لێبوردنە گشتیەکە نەیدەگرێتەوە بەڵێ ئەبێ لەناو قانونەکەیە بۆ هەر لەناو قانونی بڵێ یاسای ژمارە 3 ساڵی 2006 بەرەنگاربوونەوەی تیرۆرە هاتووە لە مادەی شەشەمە ئیستیسنایەکی کردووە بۆ بەربوون بە کەفالەت ئیستیسنای کردوون ئەوەی بەم مادەیە ئەگیرێ هەتا حکمی یەکلایی دەرئەچێ لە قۆناغی لێکۆڵینەوەیە بەرنابێت تەواو ئیستیسنایە ئەمە لەم حاڵەتەیە بۆ نمونە هیچ دادوەرێک یا ئەنجومەنی دادوەری ناتوانێت بڕیارێکی تەمیزی دەربکات بڵێ لەبەر ئەوەی پێمان وایە ئەم تاوانە ئەوەنە گەورە نییە کە بە کەفالەت بەرنەبێ بەڕای ئێمە پێویستە بە کەفالەت بەربێ شتیوان ناکرێت لەبەر ئەوەی ئەمە پێشێلکاری قانونەکەیە ئەی لە کاتێکا کە لە ئەسڵا لە ئیستیسناکەیانە یعنی ئەگەر ئەمانە مشەڕع وەختی ئەم قانونەی دەرکردووە ئەمەنە ئەم تاوانی بە گەورە زانیوە کە ناتوانرێت چاوی لێ بخافڵێنرێ ئەبوایە لەگەڵ مادەی شەشە بۆ نمونە مادەی شەش دوو بڕگە بووایە مادەیەکی ئیزافە هەبوایە و ئەم قانونە بە هیچ جۆرە ئفرات شەرط ئەوەی بەم قانونە حکوم ئەدرێ بە هیچ جۆرە ئفرات شەرطیش نەیگرێتەوە هیچ کێشە نەبوو نە بەندکرا و داوای ئفرات شەرطی ئەکرد نە کەسیش ئەو ئەمەە مادانش کە باز لە ئفرات شەرطی دەکات تیرۆریتیان ئەمە لە قانونی یعنی ئینجایتە سەر ئەوەی ئەسڵ ئفرات شەرطی لەکەوە هاتووە و بۆ هاتووەوە مشەڕعی عێراقی بۆ لە قانونی ئوسوڵی محاکەماتی جەزائیە هینی کردووە ئاماژەی پێ کردووە و ئیستیسناکانی دەستنیشان کردووە لەبەر ئەوەی ئێستا فەلسفەی تازەی سزادان بەو ئاراستەیە کە حکمت لە سزادان چاکسازیە یعنی ئەمە ئەسڵی مەوزوعەکەیە و ئەو ئاسانکاریانەش کە لەناو با بڵێن چاکسازیەکانە ئەکرێ یعنی هەم بۆ مۆڵەتی سزادراوان و هەم ئفرات شەرطی کە قانون ئیشارەتی پێکردووە ئەوەیە کە تۆ مۆڵەتت داوە بۆ کەسە چاکساز بێ و تحدیدی کردو بە ماوەیە کەسێ لە سەرچواری فترەکەی تەواو کردبێ تۆ لەم حاڵەتەیەکەی کە بە بڕیارێک یا بە مەزاجی شخصی ئەمە هەڵەوشێنیتەوە لە ئەساسا بێزگەلەوەی کە تۆ دژی قانونەکەی و بە پێچەوانی ئاراستی قانونەکە ئیش ئەەکەی تۆ ئەسڵەن بە پێچەوانەی فەلسفەی چاکسازیش بۆ سزادان تەعامل ئەەکەی و هیچ حکمتێک نامێنێتەوە لەوەی کە کەسێک باشە ئەو کاتە تۆ ئەمە وەکو چۆن ئەگەر لە دەرەوەی قانون بێ وەکو دیاریەک بۆ ئەوانەی کە چاکسازن ئفرات شەرطی ئەیانگرێتەوە وەکو هاندانێکیش بۆ ئەوەی کە ئەگیرێ کە خۆی چاک بکاوە ئەو تاوانی کە کردوێتی لێ بێتە دەرەوە وەکو تاکێکی تەندروست بڕواتەوە ناو کۆمەلگا یعنی لەم حاڵەتەیە تۆ بە فکرەی ئینتیقام بڵێن مامەڵە لەگەڵ ئەم سزادراوانەیە ئەەکەی کاتە پێ دەچێت دوجار ئەمیش کاردانەوەی هەبێت دەوترێ بۆ هەندێک یاسای تیرۆر بەرهەمدێنێت هەر ئێستا ومانگرتنە کاردانەوەیەکی خراپی ئەو بڕیارەیە کە هەیە تا ئێستا ئەنجومەنی دادوەری نهاتۆتە سەرخەت ڕاستە خۆ سەردانی گرت و خانەکان کا قسەیان لەگەڵا بکا پاساوێک بێنێت بەڵێ لیژنەیەکی باڵا لە 3 دادوەری بەڕێز هاتن ئەوان گویان لێگرتن و بەڵێنیانە بە دوای کێشەکەیان نابڕۆن و ئەو لیژنەیە لەلایەن وەزارەتی دادەوە نێرابوون بەڵام ئەمە گرفتەکەیە کاک جەلال لەم وڵاتە ئێمە هەمومانەزانین ڕۆتین زۆر ئەخایەنێت چەنی پێچێت ئەمە دوو کێشەکە شتێک نییە بڵێ ئەچمەوە بە یاسایەک دائنیشین کۆبین و چاکەکەین چونکە هیچ یاسایەکی بۆ دەرنەکراوە کە قەدەغە کراوە
گرفتەکە لەمایە تۆ بۆ نمونە لەم هەرێمەی ئێمە زیاتر لە 300 سزادرا و ئێستا سزادرا با بڵێن بڕیاری لە سێدارەدانیان هەیە حکمی لە سێدارەدان داونەتێ هەیەە 20 ساڵە لە نێو گرتو لە نێو چاکسازیایە باشە تۆ ئەگەر لە ساتە وەختی خۆیە ئەگەر ئەو سزای بەسەرا جێبەجێ بکەیت ئێستا کۆتایی پێهات تۆ لەم وڵاتی ئێمە کێشەکەلەوە یاساکان وەکو چۆنەڵین لاسیکێکە ئەکشێنرێ بە هەوەسی خۆی ناکرێت تۆ ڕێگەت داوە ئفراشەتی شمولیکە بۆچی ناوی گرتوخانەکان بووە بە چاکسازی بۆچی سیستەمی وەرزشی و سیستەمی خزمەتکردن و سیستەمی خوێندنگا و سیستەمی کتێبخانە و تەنانە دێمە 12 سزادرامان ئەبێ ئێمە لە نێو ئەو شوێنێکی ئێمەتیان چاکسازی بکەین لەسەر سادراوەکان تۆ سزادراوێکی سێدارە ئەهێنیتە ئەوێت کە ئەزانی بەرنابێ هەتاتای من چی چاکساز زۆر باشە کاک فەرات پەیوەندیەکی تەلەفۆنیمان لەگەڵە دایکی یەکێک لە بەندکراوەکانە دایکیان سڵاو لێبێت فەرموو بزانم چیت هەیە و قسە بکەم چاومەکەم ئەرێم بەشکم خۆی با یارمەتی ئەو سزنانە بەن ئیسەرەکەی من تەوەبی مناڵە من بەم ئاخری ئەمرۆ ئەو ناوانەی بە دەخێوەکەم پاکم کۆلینەکەی بۆ کراوە ئیساتی ئەیگرێتەوە ئەم بەر ئەبێ ئیسەرەن نایگرێتەوە بەر نابێت چەندێکە دەبوو بە پێی ئیفرات شەرتی بەر بووایە کوڕەکەتان گیان چەندێک لەمەوە پێش دەبوو بە پێی ئیفرات شەرتی بەر بووایە نۆی دوو واتە نۆی 2019 دەبوو ئازاد بکرابایە ئێستا نۆی دوو ئێستا ئەرێن بەر نابێت سێ ڕۆژی تر موعیدێتی بۆ بەربوون یەجا تۆ بڵێ ئیشتەڵێ تەمان پێ مەخان چی دەکرێت بە کەسوکاری بەندکراوەکان چه فشارێک دروست بکەن ئایا فشاری مەدەنی ئەمانە چی لە ئەستۆیانە لەوەی کە بیکەن لە ڕاستیە خۆی ئەمە یعنی من حەزەکەم پێش ئەوە ئیشارە بە شتێک بم طبعا من لەبەرەوەی زۆر دەمێکە ئاگاداری ئەم کێشەیەی سزادراوانم و لەسەر داوای خۆیان من لەگەڵ چەند دادوەرێکی بەڕێز کە پەیوەندیان بە ئفرات شەرتیەوە هەیە قسەم کرد و ئەو دادوەرە بەڕێزانەش بۆ خۆیان ئەزانن کە هیچ قانونێک ڕێگر نییە یعنی نە ئەمانە لە ناو ئیستیسناکانان بەپێی ئۆسۆلی محاکەمات و نە لە قانونی تیرۆریشە ئەمانە ئیستیسناکراون یعنی ئەزانن لە ئەسڵا قانونێک نییە پشتیوانی لەوە بکات کە نەبێ بەڵام پێیان وایە ینی کە ئەمە تاوانەکەیان زۆر گەورەیە ینی کە تاوانی گەورە سەیرە ینی خۆ زۆر باشە بێمەخەندە لەسەرەوەی کە چۆن دەبێت دادوەر تێڕوانینی بۆ تاوانی کەسەکە هەبێت بدەمە سەرۆژ بەڵام پەیوەندیەکی تر هەیە باوەری گرم کە یەکێک لە خوشکی یەکێک لە بەندکراوەکانە بەڕێزم فەرموو قسە بکە بزانم چه داواکاری و قسەیەکت هەیە. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. دەستان خۆش بۆ بەرنامە و تەوەرەجوانە من وەکو خسی بەندکار سێنەدی کوردووە هاتم وەک ساڵە زیندانی کراوە مناڵەکەی کەمتر ساڵێک بۆ تەمەنی ئێستا تەمەنی 8 ساڵان زیاد کرا ساڵکێسە باوکی ناڵی باوکە یعنی بۆچی ئەو دۆستەی تیرۆریانە و ئەوانە بۆ ئیسراشەتی نەیەگرێتەوە کەی بەپێی ئفرات شەرتی کەی بڕیار وایە لەوەی کە خوشکی من بەپێی ئفرات شەرتی بڕیار وایە کەی براکەت ئازاد بکرێت بەحساب دەسەڵ حکومە ئەگەر ئیسراشەتی بگرتایەتەوە دەمێک و براکەی من ئازاد کرابوو بەڵام نەیگرتێتە ئێستاش بگرێتەوە براکەم ئازاد دەکرێت بە چه یاسایەک بەند کراوە تیرۆرە؟ بەڵێ بە یاسای تیرۆر. زۆر باشە بۆ هیوایی کە ئەوانەی کە تایبەتمەند و بەرپرسن لەم گۆڕانکاریە یا بەم بڕیارەی کە ڕاگیراوە بێنە سەرخەوە دەزیاتر گویان لێیە بێ و بە تایبەتیوانەی کە پەیوەندی دەکەن وە کاک فەرادی ژاماژەی پێکرد هەندێکیان لەوانە منداڵیان هەیە پێم خۆشە زیاتر باز لە مەعاناتی خۆیان بکەن بۆیە لە دیوە کۆمەڵایەتیەکەش ئەنجومەنی دادوەری زیاتر ئاگاداری وەزعەکە بن. یەکێکی دیکە لە کەسوکاری بەندکراوان لە سەریاڵی تەلەفۆنی لەگەڵمانەیە فەرموو بەڕێزم. کاکە کاتتان باش هەموو کاتێکت باشتر کاکە دەستخۆشیتان لێکم کاکە داواکەم داوا لە حکومەت هەرێم کوردستانەکەم داوا لە جەنابتانەکەم داوا لە خوای گەورەکەم یعنی ڕەحمکان لەی سرجنچێدا عەفویان تەواو کردە سریان تەواو کردە دەرماجهانەوە من وەکو خزم و کەسوکار سەباح نووری لە خانەقینم خێزانەکەی ئالام خێزانەکەی نەخۆشە خۆی چۆ ڕۆشای هاوە قابیە داوای کەی بێتەوە وڵاتی تەسمیرای داواتان لێکەوە یعنی بۆ خاتر خدۆرەی خۆت یعنی ڕەحمێ بکەن لەی سرجنچێدە بەریان دەن عەفویان تەواو کردە داواکەی لێتان بوومە قوربانتان بوومە دەورتان.
داواتان لێکن دەستان ماچەکەن کاگیان قوربانی بەندکراوەکەتان منداڵی هەیە لە ماڵەوە حکومەتی تەواو بێ خێزانی نەخۆشە مواڵی کەسی نییە خوازێکم خەری خزمەت عایلەکەیان دەکەم کەسیان نییە بوومە قوربانت. زۆر سپاس زۆر باشە دیارە کاکفرات باشتر زانیاری هەیە پەیوەندیەکی چرمان لەگەڵا یەکێکی دیکە لە دایکی یەکێک لە بەندکراوەکان دایکیان فەرموو فەرموو قسە بکە بزانین چیت هەیە کوڕەکەت بە چه یاسایەک گیراوەکەی قەرار ئازاد ببێت. پێنج ڕۆژەمانی گرتووە یەک شتی نەخوا دەداوای لە حکومەتی هەرێم دەکەم ئەوی فلاشەتێمان بۆ بکاتەوە هەر نەبێ شتێکمان بۆ بکە ئەو خەڵکە هەموو قسمەکەی تەواو بووە هیچی ئێستا بەرتان نەداوە لە ساڵەکە 20 ساڵە قسمەکەشی تەواو بوو داوای لە حکومەتی هەرێم دەکەم وەک داتێکی کوڕم بەندە ئەوە 4 ساڵە لە تاکسازیە لە هەولێرێ کە لە بەشە ئێستا داوا دەکەم ئەو ئیفلاس شەرتێمان بۆ بکەنەوە داوا لەکات ئەگەر ئیفلاس شەرتیەکە ئەگەر ئیفلاس شەرتیەکە ئەوانەی گوێمان لێ دەگرن داوایان لێ دەکەم ئەو ئیفلاس شەرتێمان بۆ بکەنەوە. کوڕەکەت لەکوێ بەندەدایە گیان ئەگەر ئیفلاس شەرتی بیگرێتەوە ئێستا بەردەبێ یاکەی بەردەبێت؟ ئیفلاسەتی ئەنی 2 ساڵی ئیفلاسەتی دەیگرێتەوە 2 ساڵی دەمێنێ ئەگە بکرێتەوە ئەگە نەچێتەوە 4 ساڵی ماوە ئێستا 3 ساڵی شەلەوێ وڵاتڕەکەم تا لە بەش ئەو تەقەفڕم هەیە لە داری دنیاە من لە ڕانیەوە قسە دەکەم بە قوربانتان بن داوای لە حکومەتی هەرێم دەکەم کە شتێکمان بۆ بکە بەهانامانەوە بێ داواتان لێ دەکەم. زۆر باشە دایجان سپاس بۆ پەیوەندیەکەت پەیوەندیەکی ترمان لەگەڵێ دیارێکێکی یەکێک لە بەندکراوەکان خۆیان لە هەولێرەوە پەیوەندیان کردووە بەڕێزم فەرموو دیارە لە هەولێرەوە پەیوەندیت کردووە بزانم قسە و گفتوگوی خۆت و هاوڕێکانت توانای بە تایبەتی پەیوەستن ئازادبوونیان با ئیفرات شەرتیەوە چی هەیە؟ سەلام عەلیکم. عەلیکم السەلام وەرەحمەتوڵڵاه. لە هەولێرە وەڵا زۆربەی هەندێک بەندکراوەکان هەستێک لەوە بەدمان تەواو بووە حکومەت تەواو بەگەی ترانسپۆرتی مام دەنێ. چەند کەسن؟ 15 سارە دانیشتینە ترانسپۆرتی مام دەنێ موعەبەتی نەگەی ترانسپۆرتی مام دەنێ 15 نەفەرێک دەبین بەندکراوەکەمان حکومەت تەواو بووە. باز لە مانگرتن دەکرێت لە ناو بەندیەکانی هەولێردا چاکسازی گەورانی هەولێر وایە ئێستامان بەڵێ ڕاست ئێستا مانگمان ڕاگەیان مانگرتەکەمان گرت بوو بەڵام کاک هێمن لێرە مدیری ئێرە خەبەری داینێ ینی ماگرتنەکەمان بۆ شوێنە نەبوو کە ئەوە بووین. زۆر باشە ئەگەر ئێستا ئیفرات شەرتیتان بدرێتەوە ئازاد دەکرێت. بەڵێ ئیفرات شەرتی واتە بەربوون بە مەرجەکەشی دەبێت چاکساز بن باوەڕتان وایە ئێوەی گرتووان ئەوانەی کە سزا دراون ئەگەر لە 15 ساڵ 11 ساڵ و 3 مانگ لە ژوورەوە بن ئیدی چاکساز بوون بۆی بگەڕێنەوە ناو کۆمەلگا پرسیارە لە خۆتان چاکساز بینە ئینشاءڵڵا چاکسازی تەواومانەیە لێرە. زۆر باشە سپاس بۆ پەیوەندیەکەت سپاس دیارە مندە دەرفەتە بوو بۆی کەوانی کە سوکاری بەندکراوانن بتوان پامی خۆیان بگەن کاکفەرەت معناتی سژنیەکانیشێک لە دایکەکان لە خانەقینەوە باسی کردن دێکیان مناڵیان هەیە لە دەرەوە ئایا ئەمەش جارێکتر قەیرانی کۆمەڵایەتی بۆ خێزانانە دەخڵقیانێت ئەگەر بێت و 11 ساڵ لە ژوورەوەی بانی کاتە 15 ساڵ کاک جەلال من ئەمایان وەک با بڵین لێپسای ڕاگەاندنی چاکسازیام قسە مرۆڤێک کە لەبەر چاوت وەک مرۆڤێک کە خۆم لە وەزعەکەی ژیم تەمەناکەم بەرپرسێکی ئەم هەرێمەی ئێمە مناڵێکی یا کەسێکی لەو شوێنە بێ سەردام کات یعنی ساتە وەختی بەربوونی ئەم کەسە ئازیزەی تۆ کە چاوەڕوانی ئەەکەی زۆر سەختە خێزان یەکی لەو بەندکراوانە نەخۆشی درێژخایانی هەیە مناڵەکەی 2 ساڵ بووە کە ئەم باوکە گیراوێسە مناڵەکەی لەم تۆستەیە ئەم خێزانە بە هاوکاری ئەم کە سوکار هاوکاری کراون تا ئێرە هێنراون ئەم باوکە لە ناو چاکسازیشەوە هەوڵەیە کارەکە بۆی کە بەشێکی بژێویەکەی هەمووی لە کوڕگی خۆی بگرێتەوە بینێرە بۆ خێزانەکەی بۆی کە بتوانێت هاوکارێکیان بێت بەم ڕێگە دوورانەوە لە ناوچەکانی دەرەوەی سلێمانیەوە دێن بۆ کە مواجە و کەسە سەردانیان ئێستا کاتی خۆی هاتووە بەر ببێت من نازانم یعنی ئەمە ناو بنین چی دووش با حکومەت هێرم بەم لایەنێکیانەوە سەریکە بارگرانیەکن بۆ سەر حکومەت هێرێم ئەمانە زۆر بەشیان مادەی تیرۆر نین مادەی پەرلەمانی فەرقی هەیە یعنی ئەمانە تیرۆریز نین یا با بڵین داعش نەبوون خۆ هەندێکی زۆریان چکای مادەکانی تیرۆر باندەی سێ تیرۆر زۆر ئەگرێتەوە با بڵین مادەکانی پەرلەمانە ئەو کەسانن کە سەروەری یاسایان لەم هەرێمە پێشێل کردو یا با بڵین دژی سەروەریەکانی ئەم هەرێمە بووبن بەڵام خۆ هەمووی تیرۆریز نین ئەکرێ ئەم کەسانە
با بڵێن دەسەڵات بدرێ بە چاکسازی با هیچ نەبێ ئەگەر کەسانی چاکسازی بەڵێ 12 ساڵ تۆ کەسێک لە نێو شوێنێکی چواردیوارە و لەگەڵ بەرکەوتنی لەگەڵ 1100 سجنە هەڵەیەک نەکات شیایی ئەوە نییە بچێتەوە ناو کۆمەلگا یعنی بەڕاستی ئەمانی کە جەنابەت بین لەمە مشتێکە لە خەروارێ ئەمان نمونەیەکن بۆ ئەوانیکە کێشەکە لەوایە یعنی هەندێک یاسا هەندێک ئەگرێتەوە هەندێک ناگرێتەوە ئەمەیە گرفتەکە ئەمانش ئێستەکە بێتاقەتن ئێستا لە بەردەستی جەناب تا هەیە کەسانێک هەر هەمان مادەیەمان بۆیان کراوە ئەمەوە پرسیارەوە بکەم لە سلێمانیش و لە هەولێریش بۆیان کراوە لە کاتێکا ڕەنگە لە دوای بڕیارەکە ئەنجومەنی دادوەریشەوە بووە خۆنە یاساییش نەبووە تەڵەن لەسەرەوە پرسیارش دێمەوە لای پەیمانخان ئایا ئەگەر دادوەرێک ئێستەوە بڕیارە دەرکای یاسایی یان نایاسایی بەڵام ئەمانی کە بۆیان کراون چۆنن ڕەنگە هەمویان توانای و واستەیەوەیان نەبێت کەسێک بناسن لە ڕێگەی دادگاکانەوە یا لە ڕێگەی بەرپرسە حزبیەکانەوە ئەمەیان بۆ بکە کە نایاساییش نییە ئایا ئەمانە چۆن ئازادکراون بۆچی هەم ناکرێتە یا با هەمویان پێکەوە مادەیە بیانگرێتەوە منیش ئەمە ئەڵم بۆ هەندێک کراوە بۆ هەندێک نەکراوە من هەچەنەوەیان لای وەزارەتی دادە من نازانم بەڵام لای ئێمەوە وەکو چاکسازی گەورانی سلێمانی بە تایبەتی و لە خودی بەڕێز وەزیری کار و کاروباری کۆمەڵاتی خات و کوێستان هەتا بەڕێوەبەری گشتیش تا خودی بەڕێز کاگڕای سۆران کە بەڕێوەبەری چاکسازی گەورانە هەمیشە وتوانە پشتیوانی ئەو کەسانە بکەن کە خەڵکی چاکسازن بۆی کە لە کاتی خۆیان ئازاد ببن وە بۆشمان کردوون پشتیوانیش کراون بەڵام لایانی یاسایی ئەم کارە بەزارەکی جێبەجێ ناکات ئەمە بۆ خۆی پرسیارەکە لەگەڵ ئەمانیشە من دڵنیا دەکەم لە داهاتوە کەیسی ترێتە پاڵم کەیسانە لە پێشترا بینیمانەوەی سزای سێدارە بوون ئەمزایان کۆ کردەوە کە لە سێدارە بدرێن یان ئەوە تا مادەکەیان بە جارێکتر پیاچونەوە بۆ بکرێ بە ئەگەر جێبەجێ ناکرێ مادەکەیان بکرێن بە هەتاتایی 20 ساڵە 5 ساڵی بەر لێ بابڵین ئازادبوونی بەمەرجەگرێ کابرا 15 ساڵ چاوەڕوانی ئەکا بەڵام تایەت ئێستا 20 ساڵە لەوێشە هێشتا هەر بە هیواوە ئەژی ژنیە ناو مناڵیشی بۆ لەنێ باست لەوە کردەوەی کە سێدا دووەرسەردانی گرتوخانەی چاکسازی گەورانی سلێمانیان کردووە لە چه ئاستێکا بوون و تویانە بە سزادراوەکان مافی خۆتانە و مافی یاسایی خۆتانە یا ئەو بڕیاری ئەنجومەنی دادوەری کە دەری کردووە پێچەوانەی یاسایە ئەوان هاتن گویان گەل لە داواکانیەوان و سێ دادوەری زۆر باڵای باش بوون زۆر خەڵکانی یعنی دادوەری ئەم هەرێمە بوون و نێرا بوون لە وەزارەتی دادەوە یعنی دەسەڵاتیان پێبوو کاتون بۆ ئەوێ دواتر راپۆرتی خۆیان نووسیەوە گەڕاونەتەوە بۆ شوێنی خۆیان دەرئەنجام تا ئەم ساتە وەختە هیچ دەرەنجامێک لای ئێمە نەهاتۆتە بۆ لای ئێمە من دڵنیام ئەو هاتنە سەرخەتەی وەزارەتی داد پەرلەمانی کوردستان ڕاگەیاندنەکان خەڵکانی ڕێکخراوەکان من ئومێد دەکەم ئینشەڵا بێ هیوایی نەبێ و دەرەنجامی هەبێ خۆت وەک ئەم پێ سزادراوە قسەیەکی زۆر جوانەیە کە وتیان ئەگەر ئێمەش بووینە قوربانی لانی کەم بە ئەوانەی دوای ئێمە کە کاتیانێت جارێکی تر ئەم یاسایە بیری حکومەت خینەوە کە چاکی بکاتەوە بە ئێمە قوربانی بین بۆوانیکە خۆ ئەگەر بۆ ئەمانیش فریانەکەوێ بۆوانی کە فریاکەی کە ئومێد دەکەم ئینشەڵا من گەشتبینم و هەمومان وەک چاکسازی گەورانش لە خودی بەڕێز بەڕێوەبەرەوە هەموو کاتێوە قسەیە کاڵێ دڵنیاتانەکەین و گەشتبین بن بەوەی کە ئینشەڵا لە داهاتوێکی نزیکە ئومێد ئینشەڵا بێ بچنەوە ناو خێزان و کەسوکاتە ئەگەر زانیاریتان هەبێت راپۆرتەکانی و سێدا دووەرەی کە بەرزیان کردووەتەوە لاینی ئیجابیە بۆ مانگرتووەکانی یانە هاتنەکان بۆ خۆی ئیجابیە واتە ئەبێ دەرەنجامی هەبێ بەبوون بە نەبوون ئەو لیژنەیە من دڵنیام پەرۆژ بۆیە هاتووە و دایانوێ بزانن ئەمانە ئایا تیرۆریستن ئایا ئەمانە خەڵکانێکن شیاویەوەن بڕۆنەوە گوێشیان لێگرتن سەردانیان کردن و زۆر بەڕێزەوە سێ دادوەری زۆر بەڕێز بە خەمخۆرانە هاتن بە دوای کەیسەکە و ماوەیەکی زۆرمانەوە لەگەڵیانە تەنانەت بەشەکانی کەشیان هەموو گەڕان چاکسازیان هەمووی بەسەر کردەوە هەموو پشتیوانی هاوکاریک بوون لەگەڵیانە ئومێد دەکەم ئینشەڵا دەرەنجامی باشیە بێ زۆر باشە کاکفرات پێمان خەم بابێ مەسەرەوەی کە بە بڕیارێکی ئەنجومەنی دادوەری یاسایە کرد جارە ڕاگیرەوە کە مافێکی یاسایەم گرتووانە سزادرانەوانەیە ئەمە بەڕاستی هیچ باگراوندێکی سیاسی لە پشتان بڕیارە یا خۆت ڕەنگە هات تەنها تێگەشتنی دادوەرە بەڕێزەکان بێت لە ئەنجومەنی دادوەری لەوەی کە باوەڕیان وابێ یاسای تیرۆر لە ئێستای ئافرادشەرتی نەیگرێتەوە کە وەک خۆتان و شارەزایانی یاساش دەڵێن پێچوانی یاسایە بەڵێ لە ڕاستیە بۆ خۆی من تەسەور ئەەکەم ینی پێش ئەوی بچین ئەم ناوەڕۆکی ئەم بڵێن جوابی پرسیارە هەموو شتێک لێرە باگراوندێکی سیاسی هەیە هەموو شتێک هەموو شتێک باگراوندێکی سیاسی هەیە و بەڵام لە ئەساسا ینی کەیتە ناو بابەتێکی وا کە بە قانون چوارچێوە دراوە ینی شتێک نییە کە ئاوا
لە مەزاجی شخصیابان بێتەوە پێش دەرچوونی ئەو قەرارە لە ساڵی 2006 ئەکرا ینی ئەکرا بە مەزاج و بەڕێی شخصی حاکمەکان یاخود هەر کەسێکی کە یا هەر لایەنێکی سیاسی بگۆڕێەوە قەراری جیاوازی پێ بدرێ بەڵام تۆ کە قانونت بۆ دەرکردووە لە چوارچێوەیەکی قانونیە دادنا مەجال نامێنێتەوە ینی ئەسڵ وایە کە نابێ هیچ کارتێککردنێکی سیاسیش لە دەرەوەی ئەم چوارچێوە قانونیە هەبێت گریمان ینی ئەوەی کە ترس لێ هەیە و ئەوەی کە بە من گەیشتووە لە ڕێی بە مباشری لە ڕێی ئەو دادوەرە بە ڕێزانەی کە پرسیارم لێ کردوون بۆ لە ئێستا نایەنگرێتەوە ئەوان بە وازەحی وتوانە لەبەر ئەوەی ئێمە پێمان وایە کە ئەم تاوانە زۆر گەورەیە باش لەسەر ئەم تاوانە زۆر گەورەیە بوەستین ئەم تاوانە زۆر گەورەیە سزای زۆر گەوری لەناو قانونەکەی بۆ دانراوە ئەم تاوانە زۆر گەورەیە ئستیسنا نەکراوە چەند جارێک تازە کراوەتەوە درێژ کراوەتەوە بۆ نمونە لە پەرلەمانە هەر کاتی خۆش کە سزاکە وەردەگرێت جارێکی تەمیز دەکرێت گەورەترین سزاداوە بە بەرامبەر گەورەترین تاوان کاک جەلال من باسی خودی قانونەکە ئەەکەم یعنی ئەگەر ئەم دادوەرە بە ڕێزانە پێیان وایە ئەم قانونە بە تەواوەتی حەقی ئەم تاوانە گەورەی نەیاوە سزاکەی کەمترە لە گەورەی تاوانەکە هەموو 2 ساڵ جارێک ئەم یاسایە درێژ ئەکرێتەوە لە پەرلەمانی کوردستانە هیچ جارێک هەموار نەکراوە هیچ جارێک ئەنجومەنی دادوەری بۆ نمونە پێشنیازێکیان نەیاوە بە پەرلەمان بڵێن داواکارین لە کاتی هەموارکردنەوەیە لە کاتی درێژکردنەوەیە هەموار بکرێتەوە ئەمە بخرێتە ناو ئێستیسناکانەوە کەواتە ئینجایی نەسەر شەرحی ئەم تاوانە زۆر گەورەیە ئەم تاوانە زۆر گەورەیە بۆ نمونە 15 ساڵ حکم دراوە ئەم کەسە 12 ساڵی تەواو کردووە 12 ساڵ و 3 مانگ بە پێی فراشەتی دەبێت تەواو بەس هەیە 12 تەواو کردووە 9مان هەیە هێشتا ئەخر فراشەتێکە بەسی ئەوە ئەەکەین 12 ساڵی تەواو کردووە ئەمە وتاوانەکەی زۆر گەورەیە هەر لەسەر ئەو ئەساسین ئەگەر ئێستا بەر ببێ ینی هەر بە منطقی ئاوا سەیری بکەیت ئەگەر ئێستا لە 12 ساڵەکەی بەر ببێ یعنی بۆ نمونە لە سا هەشتای گەورەی تاوانەکەی ماوە بەڵام کە 15 ساڵەکەی تەواو کرد تاوانەکە بە گەورەی نامێنەوە هیچ ئیشکال نییە بڕاتە دەرەوە یعنی ئەمە هەر ئاوا لە قانونیش بچیتە دەرەوە لە ڕووی ئەو ئاراستە و منطقی بیرکردنەوەیە هیچ منطقێکی تیانە یعنی ئەگەر تاوانەکەی گەورە بێت دوای 15 ساڵی شایستەی ئەوە نەبێت کەواتە ئەبێ ئەو دادوەرە بە ڕێزانی کە ئەم ڕائیان هەیە بڵێن لەبەر ئەوی تاوانەکەی زۆر گەورەیە کە حکومەکەشی تەواو کرد ئەبێ دوای ئەعدام بکرێت چونکە تاوانەکەی زۆر گەورەیە یعنی ئەمە قسەیەکی قانونی نییە وەڕێیەکی قانونی جۆرە تێڕوانینێکی یاساییە ئایا دژمنکارانەیە ئەمە تێڕوانینێکە کە من لەگەڵ ڕێزی زۆرم بۆ بەشێکی زۆر لە دادوەرەکان بەڵام کۆمەڵێک دادوەر ناتوانێت با بڵێن بێلایەنانە حکم باوە پێی وایە ڕەکەی ئەو باشترە وەسائبترە لە خودی قانونەکە کە هەیە بۆیە تەسەور ئەکات تەسەورێکی بۆ دروست ئەبێ کە ئەم قانونە بە تەواوەتی حەقی خۆی نەیەوە بۆ تاوانبارانە چونکە ڕەنگە هەر پێی وا بێم تاوانبارانە هەر لەبێ ئەسلاسا بکوژرێن ئیعدام بکرێن نەشگەنە پەتی ئیعدام ڕەمی بکرێن یعنی خۆ بڕیاردان بە دڵی من تۆ نابێت منیش ویستم یعنی ئەمەوێ ئەوە بڵێم ئەمە لە قانونە شتێک نییە بە دڵی من بێت یا بە دڵی تۆ بێت شتێک هەیە کە ناوی قانونە لە بۆ نمونە هەموو یاسایەک لە مەوادە ختامیەکان یا مادە کۆتاییەکانی یاساکەیە کە لە یاسای بەرەنگاربوونی تیرۆریشا هەیە ئەڵێ کار بە هیچ دقێکی یاسایی یان بڕیارێک ناکرێت کە لەگەڵ فەرمانەکانی ئەم یاسایەدا ناکۆک بێ ئێستا ئەمەی ئەم بڕیارەی کە ئیشی پێ ئەکرێ ئەم قەرارە تەمیزی کە ئەکرێ ڕێک پێچەوانی حکومەکانی ئەو یاسایەیە زۆر باشە پێمان خەم ئەمە ئەنجومەنی دادوەریە ئەنجومەنی دادوەری لە کێ پێکاتوە شتێکێک کە حاشا نەگرێت لەوەی کە دەستی سیاسی لە هەموو جومەکانە هەیە ئەنجومەنی دادوەریش دیارە ئەگەر هەندێکیان بێلایەن من هێندێک تایە کە ینی قسەی یەکێتی و پارتی تەیە بخوا ئەگەر لە ڕابردوودا ئێستا هی ئەوان دەمر ڕابردوودا هی ئەوان بوون با ئەمە بڵین ئایا ئێستا چی بکرێ بۆی کە ئەم بڕیاری ئەنجومەنی دادوەری هەڵبوەشێتەوە لە کاتێکا کە زارەکیە یاخۆت ئایا ئەگەر سلێمانی ئێستا بەندکراوێک بە ئیفراتشەرتی ئازاد بکات نایاسایی کردووە بۆچی بەری نادات نەخێر نایاسایی نەکردووە بەتەنیا ڕەبتی بەوەوە هەیە کە ئەم کۆمەڵێک دادوەر هەم لە دادگای کەتن لە دادگای کەتنەکان هی سلێمانی و هەولێر و نەزەم ئەگەر دووهۆکیشی تیابێت ئێستا و لە جینایەت کە بە سفەی تەمیزی ئەو داواکاریە ئەبینن و لە مەحکەمەی تەمیزیش کۆدەنگیەک هەیە لە بینی خۆیانە کە ئەم تاوانە زۆر گەورەیە نابێ ئیفرات شەرتی بیگرێتەوە بەڵام
یعنی ئەم تاوانە زۆر گەورەیە لە قانونە نەیخستۆتە ناو ئیستیسناکانەوە و ئیستیسنای نەکردووە لە ئیفرات شەرتی بۆیە ئەسڵ وایە یعنی ئێستا ئێمە لە بینی دووشتین یەکێکیان ئەوەیە کە هەم داواکاری زیندانیەکان بەردەوام بێت و کە سوکاریان بەردەوام بێ فشارەکانیان کە سوکاریان مەفروزە بڕۆن بە کۆمەڵ لە هەموو ڕێگاکانی فشاری مەدەنی بگرنە بەر بێجگەلەوەی کە ئەگەر 5 جاریش داواکەیان بەرز کرد بێتەوە بۆ ئیفرات شەرتی بیکەن بە 6 جار بیکەن بە 7 جار چونکە ئەمە داوایە کە داوایەکی حەقاوە ئەبێ ئەو قرارەی پێ هەڵبوەشێنرێتەوە نەک قانونەکەی پێ ئیلغا بکرێتەوە بۆیە مەفروزە ئەوان و بەندکراوەکان و کە سوکارەکانیان و ڕێکخراوەکانی ئەوانەی کە کار لەسەر مافەکانی مرۆڤ ئەکەن لەسەر ئەم کەیسە بەردەوام بن و ئیشی لەسەر بکەن یانی دادوەرێک لە دادەکانی هەولێر و سلێمانی دانیە باوەڕی وابێ مەمە یاسایە باجێبەجێ بکەم ئەگەر بە تەلەفۆنێک و زارێکیەکیش ڕاگیرا بێت بەڵێ هەیە ئەوە حکم هەیە لە بەردەمی ڕەنگە زیاتر دەسەڵاتێکی هەبوو کە قرارەکەی دەرکردووە نەخێر من پێم خۆش ناوەکان بێنم بەڵام ئەو دادوەرە بەڕێزەی کە ناوی لەسەر ئەم یەکێک نەماون بەڵام یەکێکە لە دادوەرە عادلەکان لەو دادوەرانەی کە بە قانون کاری کردووە و شتێک نەبووە سەرپێچی یاسای کردبێ ئەگەر سەرپێچی یاسا بواە ئەم قرارە خۆی لە تەمیزە ڕەدەبەوە ئەنی جارێکی کە تەمیزیان ئەکردەوە یاخود داواکاری گشتی تەمیزی ئەکردەوە ڕەت ئەبووەوە ئەگەر ئەم قرارە ناقانونیێتەوە بۆ تەمیز جارێکی ئەچێتە بڵێ تەمیزەکەی سفەتی نهایی وەرەگرێ ینی حاکم شارەکەش لە جنح قرارەکەی لەسەر دەرئەچێ ئەو قرارە قابلی تەمیزە لە جینایات بە سفەی تەمیزی زۆر باشە دێمەوەلات لەسەرەوەی کە ڕۆڵی پەرلەمان لەمەیا دەبێت چی بکە و چۆن بکات گای فەراد ئێستا چارە نووسێم مانگرتوانە بەرەوکوێ دەڕوات ئەگەر بەم شێوەیە بەردەوام بن بارودۆخی تەندروستیان ئالۆز دەبێت دەکرێت دوانێکزیاد دەکەن نەخۆشخانە بۆ ناوشار ئەبێ ببرێنە نەخۆشخانە ئەبێ لە لای خۆشمان بنکەی تەندروستیەکە چەند جار براونەتەوە ئەوێ ئاویان بۆ هەڵواسراوە ئێستامان ئاویان بۆ هەڵواسراوە گرفتەکە لەوایە تۆ تەنها بە ئاوێکی مغەزی ئیکتفای ژیانی ناکەی تۆ بەرەبەرە لەشی ئەم کەسە لاوازە بێت ئەم لەشە پێویستی بە پرۆتیناتە ڤیتامیناتە هەموو ئەو پێویستیانەی کە زەرورە دوو ئەم کەزانە بەرەبەرە بێهێزە بن ئێمە ژۆک و چاکسازی گەوران ڕاستە بە بەردەوامی چاودێری باری تەندروستیانەکەین بەڵام خۆ دەکرێت هەموو شتێک ئەنجامێکی هەبێت یان بە ئەرەنی یان بە نەرەنی یانی لە هەر حاڵەتێکە ئەکرێت ئەمە نزیک بە 15 ڕۆژ زیاترە ئەکرێت دەرئەنجامێک وەزارەتی داد بڕیارێکی ئەگەر چۆن بەزارێکی و ڕایگر هەر بەزارێکی بڵێمەوە خۆی دەمێنێتەوە ناکرێت ئێوە دیارە لەوەی کە ئەرکتانە بەرگری لە مافی هەر تاکێک لەوێ بکەن کە بەندکراوە بەڵام ناوەندەکانی بەرگری لە مافی مرۆڤ چۆن هاتوونەتە سەرخەر وە لە دیوە مافە مرۆڤەکەیە ئێستا تا چۆنە پێشێرکاری مافیم سزادراوانە دەکرێت بەسپاسەوە لە هەموو ڕێکخراوەکان هەتاوەکو خودی با بڵێن لەقی سلێمانی لیژنەی مافی مرۆڤ وەزارەتی مافی مرۆڤ بڕیاردەریان خاتو بەدریە نوێنەری لیژنەی مافی مرۆڤ لە پەرلەمان هەموو ئەوانەی کە پێویستات کە ڕۆڵیان هەیە و کاریگەریان هەیە تەنانەت کە گەشتەوەی کە پێم وتم لیژنەیەکی باڵای دادوەری هاتن هەمووی لەسەر خەتن بۆی ئەم کێشەیە چارەسەرکەن بەڵام ئایا لەکوێیە چارەسەرەکە ئەمە پرسیارێکە لای وەزارەتی دادە لای ئێمەنی ئەمەکو وەزارەتی کار و کاروباری کۆمەڵاتی وەکو چاکسازی گەوران ئەو ئەرکەی کە پێمان سپێراوە و یاسا لە چوارچەوەی یاسا ڕێگەی پێداوین ئێمە بەزیاوە کردومانە و 100% پشتیوانی داواکاریەکانی ئەوەوە پشتیوانیەوە دەکەن کەمانێسە چاکسازن بگەڕنەوە ناو کۆمەڵگە زۆر باشە پێمەخان ئەرکی پەرلەمان لێرە چۆن لەم ڕۆژانەیە لیژنەکانی پەرلەمانتاران زیاتر بەدەم دۆسیەکەون بەڵام دەوترێت ئەمانە ناتوانن بە هیچ شێوازێک تەداخلی ئەنجومەنی دادوەری بکەن مەسەلە لەوەیان نییە کە ناتوانن تەداخلی دەسەڵاتیان نییە بەسەر ئەنجومەنی دادوەریەوە نەخێر پەرلەمان خۆ ئیتر دەسەڵاتێکی چاودێری هەیە و ئەتوانێت بڕوات قسەیان لەگەڵ بکات ئێمە نمونەیەکی لەو جۆرەمان هەیە کە لە خولیسەی پەرلەمانە کۆمەڵێک زیندانی کە بە لێبوردنی گشتی خولی دووهەم بەرنەبوو بوون لەبەر ئەوی کاتی لیژنەکە کۆتایی هاتبوو بەڵام ئەبواە بربن هەموو مەرجەکانی تیاوێ ئێمە لیستی ناوەکانمان بردە ئەنجومەنی دادوەری و لەگەڵیانە دانیشتین و یاساکەیان بەسەرا جێبەجێ کرا و ئازاد کران ینی پەرلەمان ئەتوانێت ئیشی خۆی بکات بەڵام گرنگە پەرلەمان وەختێک
ئەڕوات یا هەر لیژنەیەکی پەرلەمانی وەختێک بە دوواداچوون بۆ ئەمە ئەم کەیسە ئەکاوە ئەم داوایە ئەکا پرچەک بێت بە زانیاری قانونی و ئاگای لە قانونەکان بێ ئاگای لە ئیستیسناکان بێ بۆ ئەوەی کاتێک کە لەگەڵ ئەنجومەنی دادوەریە قسە ئەکات و ئەڵێ ئەمانە بە قانون نایەنگرێتەوە ئەم پەرلەمانتارەیە ئەم لیژنە پەرلەمانیە بزانن کە ئەو قسەیە لە شوێنێکە ڕاست نییە و هیچ قانون ڕێگریەکی قانونی نییە بۆ ئازادبوونی بە مەرجی ئەم زیندانیانە. وەکو پارێزەرەکان هیچ دۆسیەکتان لە بەردەستا هەیە لەوەی کاوانەی ئازادبوون بە مەرج بیانگرێتەوە پارێزەرێکیان گرتیەوە کاریان بۆ بکات؟ لە ڕاستیە من کۆمەڵێک لەو زیندانیانە قسەیان لەگەڵ من کرد بەڵام لەبەر ئەوەی ئەیانویست پارێزەر بگرن من ڕەنگە ئێستا ئەگەر لە شاشەکەی ئێوە ئاگیان لێبێ من پێم وتنوتم ئەمەی ئێوە زیاتر جوهدە بکرێت چونکە بڕیارێکە ئەدرێەوە بۆ ئەوە بە بڕوای من ئێوە بۆ خۆتان سجنن گوناحە پارەبن بە محامی و دواتر ئیشەکەش جێبەجێ نەکرێ لەبەر ئەوە من ئەتوانم ئەو ئیشانەتان هەمووی بەخۆبەخشی بۆ ڕاپەڕێنم بۆی بزانم ئەگاتە کوێ و لەکوێ ئەتوانین ڕێی ئەو دادوەرە بەڕێزانە بگۆڕین بەڵام بەداخەوە هەوڵەکەی منیش سەرکەوتوو نەبوو لەو مەرحەلەیە. هێندەی فشارەکە گرنگە هێندە پارێزەرێک لاوانەیە نەخێر چونکە بەڕێکارە یاسایەکە ئەڕوات و ڕەت ئەبێتەوە بۆیە لە ڕووی یاسا دەرکردنەوە بەڵێ ئێستا پەرلەمان دەتوانێت چی بکات جیاواز لەوەی کە دەبێت گفتوگۆ لەگەڵ ئەنجومەنی دادوەریە بکە قەنەعەتیان پێ بکە بڕیار هەڵوەشێنەوە کە بە تەلەفۆنە بە نووسراوە یاخود بە زارێکی داویانە پەرلەمان چ ڕۆڵێکیە لە ڕۆشانەوەی یاسا ئێستا پەرلەمان دەتوانێت بڕیارێک دەرکا بۆ دادگاکان بڵێ کاکەوە دەبێ ئەمە حتمەن جێبەجێ بکەنەوە تا یاسایە ئەتوانێت وەزیری دادبان کات بۆچی ئەمە ڕاگیراوە ئەنجومەنی دادوەری بانکەنە ناو پەرلەمانەوە ئەو ئەتوانێت بە راپۆرتێک ئەنجومەنی دادوەری ئاگادار بکاتەوە لەوەی کە ئەم بڕیارە تەمیزیە پێشێلکاری مافی خەڵکە و بە دەرە لە یاسا و پێشێلکاری دوو یاسای بەرچاوە لە هەرێمی کوردستان و لە عێراقیشە بۆیە داوای جێبەجێکردنی یاساکەوەکو خۆی بکات بەڵێ ئەتوانێت ئەوە بکە ئەی مەگەر پەرلەمان باڵاترین دەسەڵات نییە لە هەرەمی دەسەڵاتە لە هەر جێگەیەکە و ئەو نییە کە تەشریعی قانون ئەکا بۆ خۆی ئەو قانونانەی کە لە ئەنجومەنی دادوەریەوە جێبەجێ ئەکرێن لە پەرلەمانە تەشریع ئەکرێواتە پەرلەمان جێهی تەشریعیە کەواتە لە حاڵەتێکا کە ناکۆکی دروست ئەبێت لە بینی ئەوانەیە بۆ ناتوانێت ئەنجومەنی دادوەری ئاگادار بکاتەوە لەو دراوێک ئێستا نۆمان بۆ ئەوەندەیە مافەکەی پێشێل کراوە توانێت سکاڵا تۆمارکات؟ بەڵێ ئەی چۆن ئەتوانێت سکاڵات تۆمارکە ینی ئەمە ئەتوانێت سکاڵا تۆمارکە بەڵام ئەو سکاڵایی هەر دیسانەوە بەم ڕێکارانەیە ئەڕوات کە دیسانەوە ئەچێتەوە لای تەمیز کە بۆ نمونە لەبەر ئەوی لە جینایات ڕەت نابێتەوە یعنی قەراری قازی کەتن ڕەت نابێتەوە و ئەوان ئیستیفادەی لێ ناکەن بۆ نمونە ئەوان داوای تەدەخولی تەمیزی ئەکەن ئەچێتە دادگای تەمیزیش بۆ خۆی قەرارێکی تەمیزیان هەیە بۆی کە ئەمانە نیانگرێتەوە لەگەڵ ئەوەی کە هەر ئێستا لە ئەنجومەنی دادوەریە دادوەر هەیە کە دژی ئەو قەرارە تەمیزیەیە و پێی وایە ئەمە ناحەقیەکی قانونیە کە لەو زیندانیانە ئەکرێ بەڵام ینی ئێمە کە ئەم ڕێگە داخراوانش ئەزانین ئەمە مانای ئەوە نییە کە دەسەوساندا بنیشین ئەبێ هەوڵەکان هەر بەردەوام بێ و ناڕەزایەتیەکان هەر بەردەوام بێ و کاری لەسەر بکرێ هەتاکو دادگای تەمیز پەشیمان ئەبێتەوە. فەراتیش ناوەندێکی دەرەوەی هەرێمی کوردستان بە تایبەتی ناوەندەکانی تایبەت بە مافی مرۆڤ هاتوونەتە سەرخەت لەوەی کە لەمە بپرسنەوە بە بەردەوامی لە سەرخەت هەمویان هەن ئێستا دوێنێ هلال ئەحمەر لە سەرخەتە سەلیب ئەحمەر لە سەرخەتە ڕێکخراوە ناوخۆیی و دەرەکیەکان لە سەرخەتن تۆ کە بگاتەوەی کە خودی وەزارەتی داد بێتە سەرخەت و پەرلەمان لە بەڵام ڕەنگە هەندێک جار بەرپرسانی حکوومەت هێرێم زۆر ڕاپۆرتە نێودەوڵەتیەکانیان بەلاوە گرنگ بێلەوەی کە لەکوێ زیندانیەکانی هەرێمی کوردستانە پێشێلکاری مافی مرۆڤ دەکرێت کە ئەمە جۆرەکە لە پێشێلکاریەکی زەست هەم ینی مافێکی یاساییان لێ زەوت کراوە ئەکرێ من لەو بڕوام لە چەند ڕۆژی داتوە ئەگەر ئێستش نەهات بنە سەرخەت نێودەوڵەتیەکان لە چەند ڕۆژی داتوە ئەبێ بێنە سەرخەت خوا نەخواسە ئەگەر یەکێک لەم سادراوانە بارودۆخی تەندروستی بگاتەوەی کە خراپ کەوێتەوە دڵنیام دواتر نیشانەیەکی پرسیاری زۆر قرس دروست دەبێت لەسەر وەزارەتی داد و لەوانەیە کەیسەکە گەورە بکرێ بەڵام تەمەناکەین ئینشەڵڵا باری تەندروستی ئەمانە جێگیر بێت و
و لە داهاتوێکی نزیکابانە و خێزانەکانیان شادنەوە نەگاتەوەی کە ئیشەڵا هیچیان باری تەندروستیان خراپ بێت. زۆر سپاس بە هەریەکە لا بەڕێزان کاک فەرات قادر لێپرسراوی و ڕاگەیانی چاکسازی گەورانی سلێمانی وەرەوە بەڕێز پێمان ئەزادین پارێزەر سپاس بۆ دەرفەتێکە بە منتان بەخشی. زۆر سپاس. بینەرانی عەزیز سپاس بۆ ئەوەش کە تا ئەم ساتێ بەرنامە لەگەڵ ما بن تا گفتوگویەکی دیکە بەخوای گەورە و مێرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ.